سەبارەت بوو لەشکرکێشەی تورکیا کە هەیە ئەو سنوور بەزانەی کە هەیە ئەگەر بەپێی ئێمە و خاکی عێراق باسکەین ئەمە لە ڕووی سیادیەوانی ئەمە بەزاندنی سنووری عێراقا پێویستە حکوومەتی عێراقی بێتە جواب لەسەر ئەم پێشەرکاریە و ئێمەش وەکو حکوومەتی هەرێمی خوداڵین وەکو هەرێمی کوردستان ئەگەر لێرە باسی بکەین پێویستە ڕوبەڕووی ئەم دەستدرێژەی بینەوانی ئەوەی کە بینیمان لە ماوەی دوو هەفتەی ڕابردووە بەڕاستی بیانی پێشەرکارەکان زیان لە ڕادە بووە بینیمانە چەندین گوند بەداخەوانێ نزیکی 602 گوند چۆڵ کراوە 182 خێزان بەداخەوانی ئاوارە بوون و ڕان لە هەرێمی کوردستان کردو لە باڵین لە ناوچەکە ئارامەکان کردووە و زیاتر لە 600 و چەند گوندی کەشمان هەیە ئێمە لە هەڕەشەی چۆڵبووندایە واتاوە بە شێوەیەکی زۆر نایاسانە یەک ئۆپراسیۆنەکانی خۆی لە بەتابەتی لە منتیقەی ئامێد و لە منتیقەی بادنان و دوهۆک ئەکات وەکو چاوترسێنێک بۆ خەڵک و چەندین ڕەز و باخ و شتی خەڵک بۆتە قوربانینەوە بنێدا چەندین هاوڵاتی سیڤیلی تەوانە بنە قوربانین لەم بەرەدۆخی کە هاتووە بێگومان ئێمە ژە مامۆستای ناڕازی ئیدانی ئەم کارە ئەەکەین و هەڵوێستی خۆمان پیشانداوە ئێمە ئەومانە بیر نەچێ مامۆستای ناڕازیکەن تاکێکی ئەم هەرێمی کوردستانن و لە ئەنجامی زوڵم مستەمەوانی هاتوون شەقامیان بەکارهێناوە وەکێک لەوانەیە کە ئێستا ئێمە هەمیشە مامۆستا داوای چێکە داوای ژیانێکی شایستە و ئارامی و ئاسایشەکە کە ئێمە وڵاتەکەمان لەژێر هەڕەشەی داگیرکاریدا بێگومان لە ڕووی لایەنی ئاسایشەوانی بێگومان لە مەترسیدای کاتۆ مامۆستایان چۆن پێشترێمە هاتوونێتە شەقام و داوای مافی خۆمان کرد و داوای مافی ژیانی خۆمان ماڵ مناڵمان کرد ئێستش بە هەمان شێوە داوای پاراستنی ژیان خۆمان و ماڵ مناڵمانەکەین و داوای پاراستنی خەڵکەکانی هەرێمی کوردستانەکەین وەکو مامۆستای ناڕازی لە ماوەی تقریباً هەفتەی ڕابردووە ئێمە بەیاننامەیەکمان بڵاو کردەوە دەستەی ناڕازی شەقام کۆمەڵێک مامۆستا و کۆمەڵێک فەرمانبەر و کۆمەڵێک کەسانی چالاگوانی شەقامین هاتوین ئیدانی ئەم کارەمان کردووە و یاداش بەرزەکەی ناوانێ بۆ نەتەوەیە گرتوەکان بۆ ڕێکخراوەکان بۆ سەرجەم ئەو کەسانی کە پەیوەستن بەم دۆخەوانەوە بە تایبەتیش ڕوومان کردوتە عێراق سەرۆک کۆمار سەرۆک وەزیران بۆ ئەوەی ئەوان بەدەم داواکارەکانی ئێمەوە بێن و ئێمەژە کۆکو تاکێکی عێراقیمانەیە لە پارێزراو بین وەکو تاکێکی هەرێمی کوردستانی بە هەمان شێوە ئەم پێشەرکاریە ئیداناکەین بۆ ئەوەی کە هیچ هەڵوێستێکیانەیە بەرژەوەندی بێگومان لە زانینی داراییان لەگەڵیا هەیەوە بەرژەوەندی تایبەتی خۆیان لەگەڵیان هەیە لە پێنای ئەوەی کە ئەم بەرژەوەندی خۆیان نە پچڕێ بێدەنگیان هەڵبژاردوانێ بەداخۆ کە نە ئەبوو ئەم شتیان کردایە ئێمە بینیمانە لە چەند ساڵی ڕابردوودا لە ماوەی نزیکی 10 ساڵ بۆ 11 ساڵە بێت ئەم زوڵم مستەمە بەردەوامە بەرامبەر بە هاوڵاتانی خوانەکەن ئێستاش هاتوون لەگەڵ وڵاتانی دراوسیانە هاوپەیمانێتیەکیان هەیە بەرژەوەندیەکی اقتصادیان هەیە بەرژەوەندیەکی ئەوان هەیە کە بتوانن ژیانی خوانی پێ بەڕێ بکەن و بە ئارەزوی خوان لە وڵاتانی خوان پێ ڕاکێشن بەر ئەو بەرژەوەندی خوانە بێگومان قسە ناکەن ئەگینا ئەوە ئەگەر ئەمە حکومەت بووە ئەگەر ئەمە سەرۆکی حکومەت بووە ئەگەر ئەمە سەرۆکی هەرێم بووە ئەوە بەهاتاتە جواب لەسەر ئەمە بەڵام لەبەر لەم کاتە پەرلەمانمانی و لە فەراقێکی یاساییان بەداخەوانێ خۆی پەرلەمان نەبێ یاساک دەرچێنێ بۆ ئەوەی کە ئەم پێشەرکاریە بوەستێنرێت یاخود سزایەک دابنێت بۆ ئەم پێشەرکاری یاخود ئەو لانانی کە هاوشانی یاخود بوونەتە ڕێپیشاندەری بۆ ئەوەی کە هێزەکانی تورکیا بە ئارەزوی خۆیان بێنە ناو ناوچە کوردیەکانەوە ئەوە ئەمە ڕێگری لێ بکرایە بەس چونکە ئێمە لە فەراغی یاسانی پەرلەمانمان نییە و بە ئارەزوی خۆیان پەرێەوە تا وادەی هەڵبژاردن درێژەکەنەوانی و لە پێنای ئەوەی بەرژەوەندی خۆیان لەگەڵ وڵاتانی دراوسیان نەبچڕێ بۆیە بەردەوامی ئێمە داوامان کردووە لە ئەندام پەرلەمانەکانی عێراق بە تایبەتی کوردەکان کە لەوێن لە هەل لایەنێکن سەر بە دەسەڵات بێ سەر بە ئۆپۆزیسیۆن بێ سەر بە تەنانەت دەگە بێلایانیش بێ وەکو کوتاکێکی عێراقی مادام ئەندام پەرلەمانێکە لە عێراقا پێویستە ئەویش بێتە داکۆکی کارێک لەسەر مافەکانی ئێمە کارێک لەسەر مافەکانی کورد بەڕاستی چونکە ئەمە زوڵم مستەمێکە کە بەرامبەر بە کورد دەکرێت پێویستە پەرلەمانی عێراق یاسایەک دەربچێنێت چونکە ئەمە ئەم بیرمانە چمە خاکی عێراقا ئەگەر تەنها باسی کوردیش نەکەین ئەمە خاکی عێراقا بەزاندنی سنووری عێراقا بە پێی دەستور بە پێی یاسا ئەمە ڕێگە پێدراونیە لە دەستورە کاتە پێویستە ئەوان ئاوڕێکی جدی بەناوانێ ئێمە هاوڵاتی ئەوی کە لە سەرمانە هەر تاکێک لە هاوڵاتی پێویست ئێمە کۆدەنگ بین پێویستە پێمان بەڕای گشتیە پێویستمان بە کۆدەنگیە لەم دۆقەدا ئیدانی ئەم کارەکەین هەرکە لە لای خۆمان و لە ئەکاونت بێ لە ڕاگەیانەکانەوە بێ ئیدانی ئەم کارەکەین هەڵوێستی خۆمان بنوێنین چەندین گروپ دروست بۆ دژی ئەم داگیرکاریە پەیوەندیان پێوە بکەین بتوانین ئێمە دەنگی خۆمان بگەین بە هەموو جیهان دەنگی خۆمان بگەین بە نەتەوە گرتوەکان دەنگی خۆمان بگەین بە ئەوروپا دەنگ چونکە بمانوێ نەمانوێت تورکیا هاوپەیمانێتێکی هەیە لەگەڵ ئەوانە ئێمە بتوانین لە ڕێگەی ئەوانانی ئەم پێشەرکاری کە ئەو بەتەمایە و یاخود کە نیازێتی کە درێژە بەکارەکانی با ئۆپۆراسیۆنەکانی خۆی بابی وەستێنین